من بەناوێکە ژیم ناوی خۆم نییە ئەمەمان شێتێکە بۆ دۆزینەوەی کە سوکارەکەم لە هەڵەبجە لە 1986 لە دایک بوومە لە کاتی کارەساتەکەی هەڵەبجەیە جوندێکی عێراقی من هەڵەگرێت و ئەمباتە شاری بەغداد تسلیمی دار الأيتام بەغدامەکات بە ناوی دار الأيتام في كرادة الشرقية ئەو دار الأيتامە پێویستە بە مناڵبوون بۆکانی هەڵەبجە و ئەنفال و کارەساتەکانی حکوومەتی بەڵێ دوای ئەوە حکوومەتی عێراقی دە ساڵ دوای ئەم کارەساتە بینایی دار الأيتامەکە ئەستێنێ بە ئەوراق و مەوراق و بۆی بەڵگەنامە بەجێ هێڵێت بۆ حکوومەتی دوای خۆی دواتر عایلەیەکی کەرکووکی دێنە شاری بەغدا و لە 1970 تەسلیمی ئەم عایلە کەرکووچیە کرێم بە ناوی ئەنوێر عەسکەر و زەمزەم عەلی ژیانم لە کەرکووک کردووە و کاری ڕۆژنامە نووسیەکەم لە 9 شەشی 2021 باوکە بەخێوکەرەکەم کۆچی دوای کرد دوای پرسەکە و ماوەیەکی کەم وەرەسە و میراتی کەوتە ئاراوە دایکە بەخێوکەرەکەم وتی من تۆ بێبەشی لەم وەرەسەیە لەبەرەوەی تۆ مناڵی من نیت و متەبەنیت و بڕۆ بە دوای کەسوکارەکەت بڕڵ لە هەڵەبجە سیارێکی باوکم هەبوو فرۆشتم بەڵگەنامەیەک لە ناو سیارەکەی باوکم بوو بەڵگەنامەکان ئاماژەیە کە من هەڵەبجەیم لە بەڵگەنامەکانە هەموو ئەو تاریخ و هینانە نووسراوە کە من ئێستا هاتمەوە شاری هەڵەبجە داواکارم لە بەرپرسانی هەڵەبجە کاری جدی بکەن بۆم کەیسەی من